لە بۆنەکاندا گەشتیاران ڕوو لە پارێزگای کەرکووک ناکەن بۆ دەستنی وەڵام ئەو پرسیار ڕوبەروی هاوڵاتیانی شارەکە دەکەینەوە. دیمەنی شاری کەرکووکە لە بۆنەکاندا چۆڵێکی زۆری پێوە دیارە، هۆکارەکەی بۆوە دەگەڕێتەوە، بەشێکی دانیشتوانەکەی سەردانی شارەکانی دیکەیان کردووە. ئەبێ کەرکووک چی بۆ بکرا بۆی خەڵک لە بۆنەکاندا ڕووی پێ بکات. ئەوە شارێ بۆە نمونە بۆیە خەڵک لە هەموو لایەکەوە بۆی باتنایە، بەڵام مەعەلئەسەف هیچ شتێکی وای بۆ نەکراوە. لە باخچە هەر ئیهمال کراوە، هەچ حکوومەتێکیش کەتێ ئەو نەبایەخی پێ نادات. بۆ نمونە شوێنێ وا نەکراوە کە خەڵک بێت سەردانێکی بکە بەهۆی ئەوەوە. لە کەرکووک هیچ شوێنێکی دڵڕفێنمان نییە بۆ گەشت و گوزار سوودی لێ ببینین، بۆیە بە ناچاری بۆ گەشت و سەیران ڕوو لە پارێزگاکانی سلێمانی و هەولێر دەکەین. دەبوو حکوومەت گرنگی بە کەرکووک بدە، چونکە شارێکی نەوتیە و دەوڵەمەندە. ئێمەش بۆچی ناوچەی گەشتیاریمان نەبێت؟ ئەگەر خزمەتی کەرکووک بکرایە ئەو کات خەڵکی شارەکانی تر بۆ گەشتکردن داهاتن بۆ کەرکووک، نەک بە پێچەوانەوە. ئێستا دە کەرکووک خۆش بێ خەڵک نەڕە بۆ لۆر سلێمان، ئەدە کەرکووک پارکەکانی خۆش بێت خەڵک لە بەخاوەش ڕووی تێکا بۆ کەرکووک. بەڕاستی کەرکووک شوێنێکی خۆشە، بەس خەڵک قەدری نازانێ. ئومێدی تۆ چییە؟ وەڵای من حەزەکەم کەرکووک بەڕاستی ئیسا ئەڕێ بە تورکیا دڵەکاتەوە، ئەڕێ بۆ شوێنانی ئەو دەوڵەتانی هەر دڵەکاتەوە. ئێمەژانێ کەرکووک خۆش بێ، زادۆبان خۆش بێ، خەڵک ئەو پارک و مارکانە خەڵکی لێداش دڵی سخڵەت نەبێ. سام پارکانە هەریسی تیان نییە. گەنجێکی شارەکە بێ ئومێد دەڕوانێتە بۆنەکان و پێی وایە کەمی خزمەت گوزاری هۆکارە گەورەکەیە گەشتیار ڕوو لە کەرکووک نەکات. لە هەنێ ڕۆوە کەرکووک زۆر ناخۆش بۆ ئێستا من وەکو گەنجێک ئەگەر چۆن ڕێکەوێ ئەم کەرکووکە بەس جێڵم. تومحی من لەم گەنج لەم شارە شوێنێکی خۆشمان بۆ بکەنەوە و شوێنێک بڵێن بە ئارەزوی خۆمان وەکو گەنجێک بچین تیا ئیسراحەتێ بکەین کۆبینەوەتیە هیچ شوێنێکمان نییە. لە کافتریاکانە کافتریاکانیشانە قەدەغە کردوین بەڕاستی. شارێکە مێژوویەکی کۆنی هەیە و لە ڕووی ئابووری شەو دەوڵەمەندترین شارە لە عێراق. کەسی نەبوونی ناوچەی گەشتیاری لە شارەکەدا بۆتە هۆکارێک گەشتیان ڕووی تێنەکات و لە بۆنەکاندا بەشێکی خەڵکی شارەکەش بۆ گەشت و سەیران ڕوو لە شارەکانی تری هەرێمی کوردستان دەکەن. عومەر غەریب، کورسات نیوز، کەرکووک.